ڕۆژە هیچ نێدەی بەدەست بە تاری بچێ و مارێ ئاماجان سڵاوت لێبێ چۆنە لێرە دانیشتوی والله هەیلۆ کەسیش کەسابەتێ چیەکەی ڕۆژان والله عملایەتێکەکەنیش کەسابەتیش نییە بە ناشکردنێبی هەیە کەمە کرێکاریەکەی هەرێ وڵات چکەین چەند ساڵە بێ کرێکاریەکەی والله نوێشتی پازێکی سارە چەوی خۆت تەمەند چەندە چەند ساڵە تەمەنم موال عەفتاولۆمە نوێشتی 45 سال ششۆمە باشە بڵم تەمەند 45 ساڵە بە 45 ساڵی کرێکاری قورس نییە بۆ تۆ بەرێ والله زەحمەتە بەستەکە ئینسان مەزبوریە ژیان زەحمەتە تو کرێتی بی بێ معاشبی ساوی مار و منداربی مەزبوری ڕاکێشی خۆش و نەخۆش یعنی کرێتیشی هەرێ وەڵەوە 5 سال 6 سالە کرێتی چەند منداڵت هەیە والله چار مندارم هەیە باشە بڵم ڕۆژانە چەند دەستەکەوێت لە لاهی ڕۆژە زانی ڕۆژە هەیە 25 ڕۆژە هەیە 30 ڕۆژە هەیە 15 ڕۆژە هەیە دەیە یعنی ڕۆژە هەیە 5,000 یعنی دیار نیە هەر ڕۆژێ سالێک ڕۆژە هیچ نێدەی بەدەست بە تاری بچێ و مارێ هەر ڕۆژێ سالێک باشە بەشی ژیانتەکە ئەو پارەی لێرە نە ئەوە لە زەحمەتت